بۆ شوێنی من مشکلەکە لەسەر ئەوەی کە ئەو خودی ئەو کەیسە لەباری قانونی ئوسولیەوە چۆن و هەر چۆنە بێ یا ئاسایش چۆن تەفسیرێکا و لێکدانەوەی لێ ئەات لەسەرەوەی کە گوایە بڵێن کەسی داڵدەدا و بژیرێ بەڵام عەلی سیاسی کەسێکی بەناوبانگە لە شاری هەولێرە کەسێکی سیاسی هەڵسوڵانی سیاسی و مارکسی و کۆمونیستی و ئازادی خوازی هەیە کەسێکە لەوانەیە کە دیفاع لە هەڵسوڵانی ئازادی سیاسیەکە و کەسێکە لەوانەیە کە ڕەخنەی تونگ و تیژ هەمیشە لە سیاستەکان و هەڵسوڵانی و دەور و مۆقعیتە کە پارتی دیموکراتی کوردستان هەیەی لە کوردستانە ڕەخنەی تونگی هەیە و ئەمە ئەو بۆ هەموو لایەکمان بۆ هەموو هەڵسوڵایەکی سیاسی بۆ هەموو ئیسانێکی سیاسی معلومە کە پارتی قبولی ئۆپۆزیسیۆن ناکە پارتی قبولی ئەو ڕەخنانە ناکە پارتی هەمیشە لە هەوڵی ئەوەدا هەموو ئەوانەی کە لە مقابلی هاوەستنەوە ئەوانەی کە ڕەخنەی لێگرن ئەوانەی و ئۆپۆزیسیۆنێکی جددی نەک ئۆپۆزیسیۆن کەسێک لەگەڵ یان ڕێکەوتووە و وەکو ئۆپۆزیسیۆن خۆپیشانە لە پەرلەمانە بەڵام ئەو کەسانی کە ڕۆژانە ڕەخنە لە ئەو سەرکوتانەی پارتیەکەن ئەو سیاسەتە چەوتانی کە پارتیەکە ئەو سیاسەتە نائینسانیانی کە پارتیەکە لە کوشتنی سەردەشتمانەوە بیگرە لە گرتنی ئەو کەسانی کە لە بادینانەوە بیگرە تاوای ئەمانە جێگەی نەقدی جەماوری و علی محمود یا علی سیاسی یەکێکە لە پێشڕەوانی ئەو مەیدانە و لەو بوارەیە دەوری دیوە و ئەمە هەموو کەسە خاتە گومانەوە ئەو کەسە هەر جۆرە بێ هەموو کەسە خاتە گومانی ئەوە کەمە کەیسێ بێ دروست کرابێ تەکبیری بۆ کرابێ هەتا ئەگەر واقعەتی ئەو تاوانە ئەو کەسەی کە کاوەبازیانی ئەو کەسەی کە ئەو تاوانەی کردووە جۆرێک سیاسەتێ بێ یا پلانێ بێ کە پارتی داڕشت بێ ئەو کەسە بچێتە ماڵی ئەو وعالیژە ناچاریا قبولی کاو بکرێتە ناو کەمینی پارتیەوە کە بۆ جۆرە بگیرێ و جۆرێک بەم شوێ تۆڵەی لێ بکەنەوە ئەنی شتێکی دوور نییە و سیاسەتێکی متەوەقع کە پارتی کارێکی لەم بابەتە بکات بۆی تۆڵە لە علی سیاسی بکاتەوە و بە جۆرێک لەم نەتوانێت بەرەنگاری قسەکانی تەرحەکانی سیاسەتەکانی ناڕزایەتەکانی بێتەوە ئەم جۆرە مامەڵێ بک بۆی کە جۆرێک تەسلیمی کە جۆرێک مەسەن پاشەکشەی پێ بکە ئەمە شتێکی گومان لێکراوە لە پارتی و مرخۆبیکێکم لەوانی کە پێم وایە کە تەوەجوهی پارتی تەبیعیە کارێکی لەم بابەتە بکات تەبیعیشەکە کارێکی وای کردبێ چونکە بەمانایەک ئەوەی کە هەتاکە کەسێکی داڵدەدا بێ وەکو خۆی لە قسەکانی لە ئاسایی شائیکا علی سیاسی ئەڵێ منم کەسە بە جۆرێک کە تاوانی چێگەرکردبێ و تێتی منە و کەسم نەکوشتۆ بینارم کردووە هیوادارم لە خستەخانە چابێتەوە و دواتر کە چا بۆ چون خۆم ڕادەستکەم داوای داڵدەیکی مۆقەتی کردووە مە چەند وایەوانە بەڕێی خۆی بەمانایەک پێویست ناکە علی سیاسی بگیرێ یا ئەگەر بژگیرێ ئەتوانێت بە کەفالەت بەربێ بۆچی بەرینایەن بۆ ئێستا ئازادی ناکەن لە ڕۆژی دادگایە بانیکەن لێ پرسنەوەکەن بۆ ئێستا هەڵەکوونە سەری و ئەیگونەوەی خەنە زیندانەوە ئەمە جۆرێک دەست بە سەراگرتنی علی سیاسیە محدودکردنی ناڕزایەتیەکە کە علی سیاسی لە کۆمەڵگەی کوردستانە بە تایبەتی لەودرا لە بەرامبەر باتیا دەرێ بڕێ و ئەمە سیاسەتی پارتی و شتێکی متەوەقع و دوور نییە لەبەرەوە جێگەی تەبیعیە لای هەموو ئەو کەسانەی ئەو سایتانە یا ئەو ڕۆژنامە نووسانە یا هەر حزبێکی سیاسی کە جۆرێک بەیان دەرەکان لە مقابلی پارتیا کە پارتی تاریخیشێ لەم بابەتە ئەحزابی میلیشیا کوردستان هەلومەرجی دەسەڵاتی میلیشایە مثلا لە سۆرانی مامەحەمەوە بیگرە لە زەرتشمان بگرێت لە کاوەگەرمیانیەوە بیگرە لە عەبدولستار بیگرە هەموو ئەمانە ئەو شتانە کەیسانە نهێنین و ماونەتەوە معلوم نەکراوە تاوانەکانی بۆ خەڵک معلومە بۆ خانەوادەکەی معلومە چێکردی بەڵام هەمووی کەیسێکن داخراوە و هەموو شێوەی کە ئێستا لە بەرامبەر علی سیاسەکە ئیدامەی ئەو جۆرە سیاسەتەیە نانتوانیوە ئەو شێوەی کە بەرامبەر سەردەشت کردویانە بەرامبەر کاوە گەرمیانی کراوە بەرامبەر سۆرانی مامەحەمەد کراوە نانتوانێت بەرامبەر علی سیاسی بکەن و ممکن بۆ ئەوەشکەن بەڵام ئێستا ئەمە کارێکی دەورێکی مناسبە کە بە بیانووی ئەوەی کە چەند واقعینە بە بیانی ئەوەی کە خەڵکی داڵداوە بخەنە زیندانەوە بۆ ئەوەی کە سنوورداریکەن مەحدودیکەن ئەمە و بۆیە شخصی خۆم هەتا حزبی ئێمە هەتا هەموو خەڵکی ئازادی خوات داوای ئازادکردنی دەست بەجێ علی سیاسیەکەین بەهەج بیانەکە و گیرابێ چکە ئەکرێ لە ڕۆژ ئەگەر تاوانێکی تایبەتی پێویستی بە زیندانیکردنی ئەو جۆرە تاوانە ئەکرێ بە کەفالەت بەربێ و لە ڕۆژی دادگای ئامادە بێت بەپێی قسەکانتان ئێوە زیاتر وەکو کەیسێکی سیاسی ئەبینن تا وەکو کەیسێکی یاسایی پێم خۆشە لەبارە بڕێک زیاتر ڕوونکردنەوە بدەن کە بۆچی هێندە ئەم بابەتە زیاتر بە سیاسی دەیبینن یەکەم لەبەرەوەی کە هەلومەرجی سیاسی کوردستان معلومە ئەحزابی میلیشیا حاکمە و ئەمە یەکەم کەیس نییە و دوا کەسیش نابێت چەندها کەسی لەم بابەتە
ڕوویاوە هەموو بۆ سەرکوتکردن و سنووردارکردنی و کەسانەیە کە اعتراض دەکەن یان ناڕزایی دەبن یاوکە ئۆپۆزیسیۆن لە مقابلی ئەم حزبە میلیشیانە و لە بەرامبەر هەلومەرجی سیاسی ئێسەی کوردستانە وەساونەتەوە ئەمە واقعیەتی یاوی کە ڕەخنیان لە بنەماڵی بارزانی هەیە یان ڕخان لە بنەماڵی جەناب تاڵبانی هەیە ئەمە واقعیەتێکە زۆر تەبیعیە کە ئەم کەیسەکە هەتا بە هەموو محتەواکەی قانونوش بێ ئەوان جان بە سیاسەکەیان بۆ ئەساسە جانبی پارێزگاری مجتەمع پارێزگاری کۆمەلگا محدودکردنی عێراق لە کوردستانە بڕۆ ڕۆژانە چەندەها تاوان هەیە چەندها تاوان هەیە و لەژێر دەستی ئاسایش و لەژێر دەستی پۆلیس و لەژێر دەستی دادگا دەرەچێوتەیە پەڕێ ئەو کەسانە توان هەڵبێن لامان کاتە چەندەها مستەشار و سەرۆکجاشی کون هەیە کە ئەنفالیان کردووە کە بەشداریان کرد یا چەکی کیمیایی ئەو تیارانی کە چەکی کیمیان کۆمەڵکوژیان کردووە بە ئاشکرا یا سوڕێنەوە یا ڕیان کردو یا مەسئولن یا جێگە ڕگایان هەیە لە لای پارتی وێژێتی ئەی خەڵک ئەمە بینێ خەڵک ئەمە واقعیەتی مێزە سیاسەیە لەبەرەوە تا گەشتێک لە 100% واقعی لەسەر تاوانە گیرابێ خەڵک حەقێتی مەشکوک بێ حەقی هەیە گومانی لەوە بێ و ئەبێ ئەم فەزایە نەمێنێ مەسەلەیە کە تاوانە بوونی هێزی میلیشیایە مەسەلەیە کە تاوانە بوونی دەسەڵاتی بنەماڵەیە مەسەلەیە کە تاوانە ناسەربەخۆیی دادگایە هیچ هێزێک نییە هیچ کەسێک نییە هیچ ڕۆژنامەنووسینێک نییە حتا خۆیان کە بڵێن دادگا سەربەخۆ نیە ئەمە واقعەکە دادگا واقعان لە کوردستانە سەربەخۆ نیە لەژێر دەسەڵاتی پارتی دادگایەکە لای پارتی بێ لەژێر دەسەڵاتی پارتی و سیاسەتی پارتیایە دادگایشیش کە لای یەکێتی بێ لەژێر سیاست و دەسەڵاتی یەکێتی نیشبانە ئەمە واقعەتێکە مەسلەی ئەم ڕۆنیە لە مەسلەی گرتنی عەلی سیاسیان نیە لە مەسلەی 30 ساڵ حاکمێتی 30 ساڵ زیاتری حاکمێتی ئەم دوو هێزە میلیشیایە ئەمە واقعیەتەکەیە بەمعنای هەموو شتێک لە کوردستانە بەپێی هەلومەرجە سیاسیە بە سیاسی مامەڵاکرێ حتا شەوسانەوەی ژنان کوشتنی ژنان بوونی ئەم مستەشارانە ئەنی ئەوان حتا هەر مەسەلەیەەکە لە سەردەش ڕۆ بیگرێت تا هەموو ئەوانەی بادینان بەشێکە لەوەی کە معاملەی لە هەڵێنجراوی هەلومەرجێکی سیاسی هەڵمجاوی قبول نەکردنی ئەو اعترازەیە کە ئەم گەنجانە ئەم کەسانە ئەم ڕۆژنامەنووسانە ئەم کەسە سیاسیانە قبولی ئەم هەلومەرجە ناکەن و ئەبێتە ئەوەی کە ئەبێتە پروپاگەندێ لە بەرامبەر ئەمان لە بەرامبەر پارتیوێتە قبولی ناکەن هەموو شتێک سیاسی هەموو کەیسێک سیاسیە ناتوانێت هەتا شتێکی ئەنی زانیتونە هەلومەرجی سیاسی لە کوردستانە ئەم جۆرە تاوانانە دروستەکان ڕۆژ نییە ڕفانن نەبێ ڕۆژ نییە کوشتن نەبێ ڕۆژ نییە مثلا ئەتکردنی خەڵک سەر تاشین سمێڵ تاشین هەموو جۆرێک ئەمانە بە جۆرێک لە سایەتی پارتیا کۆمەڵگەیەک زەلی کۆمەڵگەیان بە بارمتە کردو کۆمەڵگەیان زەلیل کردو هەموو کەس حسابیەوەکە حسابەکە کە نەکەوێتە ژێر مەموریەت و سیادە و دەسەڵاتی ئەم دوو بنەماڵەوە معلوم نیە چارەنووسی چۆنە بێ چارەنووسی ئینسانەکان لە کوردستانە لە سای ئەم دوو دەسەڵاتەیە نە سەربەخۆیی هەیە نەمەعلومە بەرەکیۆڕە و نە دەستگا قانونیەکان دەستگا ڕسمیەکان ئەتوانن سەلاحەت و ساحب قرار بن هەروەک لە بەشێک قسەکانی خۆشتانە هاو ئاماژە بەداڵدەدانی بەشێک لە بەرپرسانی حکوومەتی بەعز یەکێک لە بینەران سەرنجێکی نووسیوە باز لەو دەکات کە عەلی مەحموود کەسێکە لە مەسەلەی کەیسی ئەنفال و جینۆساید ناسراوە بەڵێ بەرپرسانێکیش لە بەرپرسانێکی حکوومەتی بەعسیش داڵدەدراون لە لایەن دەسەڵاتدارانی کوردستانەوە ئەمە تەنها سەرنج نییە کە دەدرێت لە تۆڕە کۆمەڵاتەکانە زۆر باز لەمە کراوە کە دەسەڵاتدارانی کوردستان داڵدەی سەرانی بەعس و ئەوانەی کە تاوانباریش بوون لە کەیسە گەورەکانی وەکو ئەنفال و کیمیابارانی هەڵەبجەدا ئەم بابەتە چییە هێندە باز دەکرێت لە بەرامبەر دەسەڵاتدارانی کوردستاندا لە یەکەم دەوری واقعەتی هەیە بە داڵدەدانی تاوانبارانی جینۆساید تاوانباری کۆمەڵکوژی کەسانێک کە تاوانیان بەرامبەر خەڵکی کوردستان کردو بەرامبەر هەتا خەڵکی عێراق و جنوب کردووە بەرامبەر کرێکاران و زەحمەتکێش کردووە ژمارەیەکی زۆر هەن لەمانە دەورانەکەی معلومە مێژووە کە تێنەپەڕیوە ئاسارەکانی ماوە کارەساتی کە ئاسارەکەی تا لەسەر خانەوادەی ئەو کەسانە لەسەر مناڵی ئەو کەسانە لەسەر ژنانی ئەو کەسانە لەسەر هەمان ئاسارەکەی بەجێماوە و بەبەر چاوی ئەمانەوە ئەم کەسانە بە ئازادیە سوڕێنەوە ئەم کەسانە بوون بە مەسئول بوون بە خاوەن سەلاحێت بوون بە ساحب سەرمایەدار بوون بەوەی کە
لە سلکی حکومیە جێگا و ڕێگایان هەیە یا لە سلکی عسکەریای سەقلالەتی خۆیان هەیە ئەمانە بوون بە هێزێ کە دوای هەموو ئەنفال و کۆمەڵکوژی بەسەر خەڵکا کردویانە بوونە کەڵگا بەسەرم خەڵکەوە ئەمە ناڕزایەتی لەکەێتەوە یەکێک لەو شتانی کە جێگای دەستخۆشیە جێگای دەستخۆشی علی سیاسیە کە ئەم ڕێگەی هەڵبژاردووە ئەم ڕێگە بژاردووە کە لە مقابلی ئەو کەسانی جینۆسایتی کردو ئەوەسێتەوە و ئەم وەسانەوەی علی سیاسی پارتی نیگەران کردووە پارتی ناڕەحەت کردووە چونکە ئەزانی چۆنە ئەم ئەگەر کەسێکی داڵدەدابێ ئەو بە سەدان کەسیان داڵدایەوە کە گەورەترین تاوانیان کردووە تاوانەکانیان ئەوانە بێت لە دادگای جیهانی حکوم بدرێن ئەو کەسانی کە لەسەر لای پارتین مەسئولن داڵدەیراون تاوانی ئەوانە بە چەند قات بە هەزار قات لە ئەگەر ئەوەی علی واقعیش بتوانش بێ هیچ نییەوەی علی لە چاو ئەو توانەی کە خودی پارتی و خودی هێزەکانی ئەحزابی ناسیۆنالیست و میلیشیا لە کوردستانەکەن بە هەمان دەرەجە بۆ یەکێتیش ئەگەر ئەوەی علی لەباری قانونێت تاوانێ بێ بەڵام گومانی هەموو کەسەوەیە کە ئەمە ممکنە پلانێ بێ بۆی داڕژرابێ پلان بێ بۆی دروستکابێ دای چۆن لەباری قانونیەوە یەکێ لەشتانی بۆ ئاسایشم کارەکە بۆ نایەن بە پۆلیس ئەگەر سیاسی نەبێ ئەمە یەک مەفروزە ئەمە کاری ئاسایش نییە ئەمە کاری پۆلیس ئەگەر کەسێک تاوانی کردو بە یا تۆمەتبارە بە شتێک مەفروزە پۆلیس و دادگا لێ پرسیۆکە چکاری ئاسایشە ئەمە یەک دوو چۆن ئەبێت تۆ بەر لەوەی ئەو لە بەردەمی دادگایە لە بەردەمی دادگای لێکۆڵینەوە لە بەردەمی تاوانبار نەکە تۆ بهێنی لە تەلەڤیزیۆنەوە قسەی پێ بکەی ئەمە ینی ئاسایش ئێستا زانین چۆنە گەر علی تاوانێکی بێ ئەم مامەڵە و بەرخوردەی ئاسایشی کە دەقات لە بۆی علی تاوانبارترە مەفروضەت خودی ئاسایش ئەوانەی کەم کارەکەن لە ئاسایش ئەوانە بدرێن بە دادگا ئەوانە ئێستا تۆمەتبارن بەکارێکە لە بەرامبەر علی هەتا ئەو کەسێک کە تاوانەکەی کردووە ئەو کەسێک کە تاوانەکەی کردو کەسێکی کوژبێوەکو تۆڵە سەدن لە مێژوویەکە کە باوکی کوژراوێت لە بەرامبەرەوە هەتا گەرمەی ئەو کەسەش تاوان بێ بەڵام حەق نییە بۆ ئاسایش بێتە سەر تەلەڤیزیۆن و قسەی پێ بکە ئەبێ کارامەتی پارێزراو بێ و بێ محامی هەبێ و بێت لە بەردەمی دادگای قسە بکە معلومی ئەمانی کە لە تۆن بڵاوکەتەوە چۆن دروست کراوە هەموو حرەکەتێکی ئاسایش هەموو حرەکەتێک کەمە بەو معنایە سیاسجاری کەڵم سیاسیە کە ئەمانە جێگەی گومانە و شتی ئەوەی ئاسایش بێت شتێکی غەیرە قانونیە شتێکی غەیرە ئوسوڵیە بەمعنایە ئەگەر ئامانجێکی سیاسی پلانێکی سیاسی لە پشتی ئەوەوەی ئەم کارانە بۆ کاسێک چیشی بەمێ چیشی ئەگەر ڕێگای بۆیە پێویستە هەموو کەسانی کە ئێستا ئەترازمانێ بەرامبەر ماڵی پارتی و ئاسایش لە بەرامبەر ئەم علیش و ئەو کەسش کە تاوانەکەی کردبێت تۆمەتبار بێ ئەبێ کەمپینیۆ بکەین کە فۆرن علی سیاسی بەربێ و ئەبێت دادگایکی علەنی بکرێ نابێ ئەمە بە ژێر بەژە بنن لە زیندانە بن و نازانی ناتوانم زمانت بگەم لە ژێر سایی دەسەڵاتی ئاسایشی پارتیا ژیانی و کەسە چۆنە لە باری نەفسی بێ لە باری تعزیب بێ لە هەموو شتێکەوە هەموو جێگای گومانە یەکەمە بێ ئەو دادگای لەوێ نەکرێ لە هەولێر نەکرێت نەقڵ کرێ نابێت لێ بکرێ و دووە بێ ئەو دادگایە بە علەنی بکرێ بۆی ئەگەر ئەیانوێ کۆمەڵگەیکی مەدەنی معاملە بکەن ئەگەر ئەیانوێ ئەم ڕخنانیان لەسەر نەبێ فەرمود وەزەکە ئاواڵەکەن بۆ ئاواڵی ناکەن لەبەرەوەی کە هەر بۆ معنای هەموو ئەمانەی سەرمێنێ کە ئەم کەیسە بە سیاسیە کرێ و ئەم کەسە ئامانجی سیاسی لە پشتەوە ئەم کەیسە تۆقاندنی خەڵکی لە هەمومانی لە پشتەوە ئەوە ئەم کەمی بەرامبەر علی کراوە ممکنە بەرامبەر بە تۆ بکرێ بەرامبەر بە کەسانی کەی ڕۆژنامە نووسانی کە بکرێ کەسانی سیاسی کرێ ینی ئەزانین چۆنە چۆتە ناو زمانی خەڵکەوە هەتا کە سوکارمە پێماڵە تکایە لە ژێر سایی پارتیاگاتان لە خۆتان بێ ئەم قسەیە بۆ هەیە بۆ خەڵک قسەیەکە نمونەی سەردەش دەبینین نمونەی سۆرانی مامەحەما بین نمونەی ئەو گیراوەکانی بادینا بین نمونەی ئەمێ علی سیاسی بین بۆیە هەموو شتێک جێگای شکە لە سایی دەسەڵاتی میلیشیە ئەمە کۆتایی بێ ئەمە کۆتایی نەیە ئەم سیناریۆیانە کۆتایی نات وەک پرسیارێک بە دووبارە سەرنجی بینەرێکتر بێنمە سەر شاشەکە و باز لەمە دەکات کە ئەمە چاواشەکاریە و کەیس دروستکردنە بەرامبەر بەو کەسانی کە نەیاری دەسەڵاتن ئەم جۆرە سەرنجانەش زۆر دراوە و لە کەمپینی داوای ئازادکردنی عەلی سیاسیدا و لە ڕوونکردنەوەکەی ئاسایشدا کە هاتووە باز لەوە دەکات کە مافی یاسای خۆمانە سکاڵای یاسایی لەسەر هەموو ئەوانە
تۆمار بکەین کە تۆمەتیان بۆ ئاسایش هەڵبەستووە واتە بە جۆرێک ئەم کەمپینەی کە بەڕێکەوت بوو داوای ئازادکردنی ئەلی سیاسیان کردبوو باسەوە دەکراکە بێتاوان و دەبێت ئازادکرێت ئاسایش دەڵێت دەبێت سکاڵای یاسایی لەسەر ئەوانە تۆمار دەکات قسەی ئێوە لەم بارەوە چییە؟ ئێمە سکاڵای یاسایی لەسەر ئاسایش و هەموو ئەو دەستگایانی کە پارتی ئیدارەیەەکە بۆ مامەڵ بە ناوی قانون و بە ناوی یاساوە هەر هەمووی کوتم سیاسیەکرێ وەر هەمووی ئەوەی کە داڵدەی خەڵکیان ناوە ئەوەی کە ئەم جۆرە معاملەیەکە ئاسایش ئەم ئاسایشە بێ هەڵۆشێتەوە کەی تۆ چۆن بەچوو حەقی خەڵگەی دەسە تەلەڤیزۆن ئەم قسانی پێەکەی ئەمە لەکوێ یاسا هەیە بۆ منیش داوام لەسەر ئەوان هەیە بە چ معنایە تۆ کەسێک جارە بە ئاشکرا قسەکانی ڕاگەری چۆن ئەو کەسە ئەو کەسە لە چۆ قبولێک ئەگەر میوانی هیچ کەس قبولی بکە ئەگەر لەژێر فشارێکانە بێت